هاوڕێی چاکان ڕۆشنی دڵە دوای ژەنگی دڵ شێخی کامڵە مامۆستای مدەڕیس ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت ئەمە سوحبەتی پیاو چاکان و هاوڵەتی ئەوان بەڕاستی دڵ ڕووناکەکاتەوە دڵ ڕۆشنەکاتەوە دوای ڕەزائیلی نەفسی ئینسان نەخۆشیەکانی دەرونی ئینسان دڵی ئینسان مرشید و ئوستاز و ماوەسایەکی کامل و مکەمڵە یعنی مرشیدێکەوە عالم بێ زانا بێ تەقی بێ نەقی بێ و هەروەها لە بواری تەسکیە و تەسفیا شارەزا بێ یعنی هەموو کەسێک نابێتەوە بیکەی بە مرشیدی خۆی یا هەر کەسێک هەڵسێ ناوی خۆی لە خۆی بنێ شێخ و مرشید و ئیتر ئیدعای تەسەڵ و تەسکیەکەوە بوو ئەمڕۆ کە بەڕاستی بوونەتە وەسائلێک کە ئیتر مرشیدی حەقیش ناناسرێت یعنی شێخایەتی و مرشیدایەتی و ئوستادایەتی و مامۆسایەتی بە مێزەر و بە جوبە و بە عەبا و بە ئەمانە نییە مرشیدی حەق ئەوەیەکەوە ئەگەر حەق بێ و ڕاست بێ خوای تەبارەک وتەعالا بانگەشەی بۆ ئەکا تەئسیراتی وایە بێ خۆی خەڵکی لە چواردەوری خڕە بێ چونکە بانگەشەکاری ئەو خوا و فریشتەکانی خوایە ئەم کەسە ئەهلی بەرەکەتە ئەهلی ڕەحمەتە وخوای تبارك وتعالى خلقك لا تشاردور آخر أكاد شنك سود مد أبن لي ضليان ولطيفي ضليان روشن وروناك بيتو